بازاری دەرمان زۆر جار گلەی لەبارەواکرێ دەڵێن ئەو دەرمانانەی لە بازاران هاوڵاتیان تەبەن بەشێکی دەڵێن دڵنیانین لەوەی کوالیتەکەی چۆنە دەرمانانی لە بازاران ئایا ئەسڵەن بە کوالیتین یاخودنا دەڵێن ئەو دەرمانانەی کە دێن بۆ نمونە لە وڵاتێکەوە کە دێن وڵاتەکە دەرمانێکی باش بە خۆی دانێ بەس دەرمانێکی ئەو کوالیتە نانێرێ بۆ ئێمە و ئەو دەرمانانی لە بازارە هەن لە بەروارەکەی هاوڵاتی دەترسێ. گفتوگۆکەین لەبارەی دەرمانەوە لە هەرێمی کوردستان چۆن دێتە ناوەوە چۆن کۆنتترۆل ئەکرێەوە چۆن چاودێری ئەکرێ بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد ڕەشید کە بەڕێزیان بەرپرسی چاودێری بازاری دەرمانن. دکتۆر سلااو لێبێم کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئەو دەرمانانەی ئێستا لە بازارەکانی هەرێمی کوردستانە هەن زۆرتر لەکوێوە دێنوە بە شێوەیەک چاودێریان لەسرە. سڵاوتان لێبێت بەیانیتان باش بەیانی بینەران باش وەکو دیارە و ئاشکرایە کە سێکتەری دەرمان وەکو هەر سێکتەرێکی تر لە ماوەی ڕابردوو بە دەرنەبووە لە کێشە. ئێمە لە بەڕێوەبەرایەتی کوالیتی کۆنتترۆل لە سەرەتای دەستپێکردنی کارەکان هەستین بە دیاریکردنی ئەو کێشانەی کە لە بواری دەرماندا هەن. دیارترین ئەو کێشە سەرچیانەی کە لە کەرتی دەرماندا هەبوون بریتی بوون لەوەی کە هاوردەکردنی دەرمان لە ماوەی ڕابردوو بە پێی ئەو ڕێنمایانەی کە پێشتر دەرچوو بوون دەتوانرا لە هەموو وڵاتێک دەرمان هاوردەی هەرێمی کوردستان بکرێت و یەک لەو ڕێنمایانەی تر کە هەبوون ئەوە بوو کە سزا و پێبژارنەکان بۆ کەسی سەرپێچیکار بە پێی پێویست نەبوو. ئێمە دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوو ئەم کێشانەمان دیاری کرد هەستین بە دانانی چەند ڕێنماییەکی نوێ خۆشبەختانە لە پاش ڕاوێژکردن بە کەسی شارەزا و وەرگرتنی خیبرەی وڵاتانی دەوروبەر و وڵاتانی پێشکەوتوو هەستین بە نووسینەوەی دەستورێک بۆ مامەڵەکردن بە دەرمان هەر لە سەرچاوی دروستبوونی دەرمانەکە لە کارگەی بەرهەمێن تا دەگاتە دەستی نەخۆش. خۆشبەختانە لە ڕێکەوتی لە مانجی 2023 لە دەستوری دەرمان بڵاوبیەوە بە پێی ڕێنمایی ژمارە 9 ساڵی 2023 کە لە وەقاعی کوردستان بڵاو بووە. گرنگترین ئەو خاڵانەی کە لەو ڕێنماییانە باسی لێوە دەکرێت ئەوەیە کە دەرمان ناتوانرێت بەپێی ئەو ڕێنمایانەی پێشوو لە هەندێک وڵاتەوە هاوردە بکرێت ئیلا دەبێت لە کۆمەڵێک وڵاتی پێشکەوتوو کە دەستنیشان کراون و لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە باوەڕ پێکراون دەرمان هاوردە بکرێت. ئەم بڕیارێکی زۆر گرنگە و وا دەکات ئەو زۆری و بۆرەیە کە لە بواری دەرماندا هەیە و بۆ نمونە لە کاتێک تۆ نەخۆشی دەچێت دەرمانخانەیەک بە دەرمان سازەکە دەڵێ دەرمانێکی ئەمۆکسیلم دێت لەوانەیە دەرمان سازەکە 50 جۆر دەرمانی ئەمۆکسیلیت داتێ بەڵام بەپێی ئەو ڕێنمایە ئەو زۆری و جۆریە کەم دەبێتەوە و لەوانەیە ئەم بڕە ببێتە 10 جۆری ئەمۆکسیلین کە ئێمەش لە هەرێمی کوردستان پێویستمان بەو هەموو جۆرە دەرمانە نییە. هەروەها خاڵێکی تر لەو ڕێنمایانە کە ئاماژەی پێکراوە بریتە لە پێداچوونەوە بە تۆماری ئەو کارگانێک کە بە پێشتر بە ڕێنمایی کۆنی وەزارەتی تەندروستی تۆمار کراون. لە کاتی پێداچوونەوەی تۆماری ئەو کارگانە ئەم بڕیارەوا دەکات کۆمەڵێک کارگا لە کوالیتی کۆنتترۆلی دەرمان لە تۆماری کارگەکان بێتە دەرەوە و ئەم خاڵانەی کە لە ڕێنمایی نوێ ئاماژە پێکراون نەتوانرێت کۆمەڵێک کارگە ئەو مەرجانەی تێدا نەبێت بۆیە ئەمە ژوا دەکات ئەو بڕە زۆرەی دەرمان کەم بێتەوە. لە هەمان کاتدا هەروەها کۆمەڵێک ڕێنمایی تر کە بریتین لە ئەو سزا و پێبژاردانەی کە سەرپێچیکار سەرپێچی دەکات لە دەرمانخانەیە گیان لە هەر شوێنێکی دەرمانسازی ئەم ڕێنمایەوە دەکات کە جارێکی تر سەرپێچیکار ئەگەر سەرپێچێکی کرد نەتوانرێت دووبارە هەمان سەرپێچی بکاتەوە سزاکان زۆر تون کراون پێبژاردنەکان زیاتر کراون بۆ ئەوەی کە کاتێک تۆ مامەڵە بە دەرمان دەکەیت
بتوانیت دەرمانێکی سەلامەت و کاریگەر بدەیت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. باشە دکتۆر جێبەجێکردنی ئەم ڕێکارانە یان گرتنەبەری ئەم ڕێکار و ڕێوشێنانە کاریگەری لەسەر نرخی دەرمانەکە دروست ناکات؟ لە نەخێر بە پێچەوانەوە ئێمە لە بەڕێبەراتی کوالیتی کۆنتترۆل هۆبەی نرخدانانمان هەیە کە کۆمەڵێک کەسی شارەزا و پسپۆر هەم لە بواری دەرمانسازی و هەم لە بواری ئابووری بڕیار درراوە کە نرخ بۆ هەموو دەرمانێک دابنرێت. ئێمە بەپێی ڕێنمایی نوێ هەر دەرمانێک کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت پێویستە کۆمپانیای بەرهەمێن دەرمانەکانی لە کۆگەکانی خۆی هەڵبگرێت تا ئەو کاتەی تیمی نمونەوەرگرتن دەچێتە کۆمپانیاکە ڕاندەملی نمونە لە دەرمانەکان وەردەگرێ و ئەو نمونە دەباتەوە تاقیەکانی کوالیتی کۆنتترۆل پاش ئەوەی کە لە پشکنین دەرمانەکە دەرچوو ئەوزار دەچێتە پرۆسەی نرخ دانان. کاتێک نرخ لە بۆ دەرمانەکە دانرا ئەو کات ستیکەری وەزارەتی تەندروستی لەسەر دەردەچێ و ئەم ستیکەرە نرخی لەسەر دادنرێت. ئەم ستیکەرەکە بە دەرمانەکەەوە دەبێت نیشانەی ئەوەیە کە ئەم دەرمانێکی سەلامەتە و کاریگەرە ئەو کاتە هاوڵاتی دەتوانێت بەکاری بێنێت. سەبارەت بە زیادبوونی نرخی دەرمان نەخێر بە پێچەوانەوە ئێمە لە پلانماندایە کە نرخ لە بۆ هەموو دەرمانێک دابنین کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت بە ئاراستەی نزمبوونەوەی نرخ کە ئەمەش لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە. باشە دکتۆر باس لە دەرمانی بەستیکەر کرد. ئێستا لە نێو بازارەکاندا دوو جۆر لە دەرمانێ هەم بەستیکەری هەم بێستیکەریشێ دڵنیابین لە بێستیکەرەکەش؟ بەداخەوە کە بەشێک لە کۆمپانیاکان کاتێک دەرمانەکانیان هاوردە دەکەن چاوەڕێی پشکنین ناکەن بێ ئەوەی پشکنین بۆ دەرمانەکانیان دەرچێت دەرمانەکان دەفرۆشن و دەیخەنە بازارەوە. ئەمەش وا دەکات لە بازارەکان هەم دەرمانی بێستیکەر هەبێت و هەمیش دەرمانی بەستیکەر هەبێت. ئێستا تۆ وەکو نەخۆشێک کاتێک دەچێت دەرماخانەیەک بەڵێ ڕاستە کۆمەڵێک دەرمانی هەیە کە ستیکەری پێوەنیە و کۆمەڵێکیش هەیە کە ستیکەری پێوەیە. ئێمە هەموو کات ڕێنمایی هاوڵاتیان دەکەین کە تەنها ئەو دەرمانانە وەرگن کە ستیکەری وەزارەتی تەندروستی لەسرە چونکە ئەمە تاکە بەڵگەی ئەوەیە کە ئەم دەرمانێکی کاریگەرە و دەرمانێکی سەلامەتە و نەخۆش دەپارێزێت لە دەرمانی ساختە و دەرمانی قاچاق کە ئێمە لە هەمان کاتدا تیمەکانیشمان سەردانی هەموو ئەو شوێنە دەرمانسازانە دەکەن کە دەرمانی تێدا دەفرۆشرێت بۆ ئەوەی دڵنیا بنەوە کە دەرمانی سەلامەت لەو شوێنانە هەیە. بەڵام لێرە نقطەیەکەیە لە بۆ هاوڵاتیان ئەوانیش دەبێت هاوکار بن لە کاتی کڕینی دەرمان تەنها سەردانی دەرمانخانەی فەرمی بکەن و تەنها دەرمان لە دکتۆری دەرمانساز لە دەرمانخانەکان بە پێی ڕێنمایی دکتۆری دەرمانساز دەرمانەکان وەربگرن. لە هەر حاڵەتێکی بوونی دەرمانێک کە گومانیان هەیە لە دەرمانەکە یاخود دەرمانەکە بێستیکەرە دەتوانن تیمەکانی چاودێری بازار ئاگادار بکەنەوە کە لە گشت شار و شارۆچکەکان تیمی چاودێری بازار بەردەوام سەردانی بازارەکان دەکەن بۆ بمبڕکردنی دەرمانی قاچاق و ساختە. باشە دکتۆر وەکو دوا پرسیارم ئاماژەت بەوە کرد لە دوای وێستیکرد لە دەرمانەکانێریەوە نرخەکەی بۆ دیارەکرێ بەڵام لە نێو بازاردا کە نرخ دیاری کراوە بەڵام لە بازاردا هاوڵاتی بە نرخی جیاواز دەرمانەکەی دەسەکەوێ ینی جیاوازەکە جاری وایە زۆرە بڕەکە زۆرە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئایا ئەکرێت لێپرسینەوە لە شوێنێک بکرێت کە نرخەکەی زۆر بێ؟ ڕاستە دوو هۆکاری سەرەکی هەیە بۆ جیاوازی لە نرخی دەرمان. بەشێکیان خاڵی یەکەم ئەوەیە کە بەشێک لە دەرمانخانەکان بە قازانجێکی کەم ڕازین و بەمەش نرخەکە جیاوازیەکی کەم دروست دەکات ینی جیاوازیەکی زۆر دروست ناکات ببێتە هۆی ئەوەی کە نەخۆشێک لە منتیقەیەکەوە بچێت بۆ منتیقەیەکی تر. بەڵام لە کاتی بوونی جیاوازی زۆر کاتێک دەرمانێک نرخەکەی زۆر جیاواز لە نرخێک ئەوە گومان دەچێتە سەر ئەو دەرمانە کە ئایا ئەم دەرمانە قاچاغا یاخود ئەم دەرمانە ساختەیە.
لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک دەرماخانە کە بە ناوی هەرزانیەوە کە لە ماوەی ڕابردوو داخران ئێمە لە تیمە دوای لێکۆڵینەوە بۆمان دەرکەوت کە ئەم دەرمان خانەیە لە ژێر ناوی هەرزانی کۆمەڵێک دەرمانی ساختە و تەزویر و قاچاق تێکەڵ بە دەرمانەکانی تر دەکات بۆ ئەوەی نرخی دەرمانەکانی تری پێدا بەزینێت ئەمەش وا دەکات جیاوازی لە نرخ دروست بێت ئێمە بۆ ئەو مەبەستە هەر شوێنێک کە بۆ ئەو مەبەستە دایمەن تیمەکانمان ئامادەن بۆ چاودێریکردنی ئەو دەرماخانانەی کە دەرمانی گران دەفرۆشێت هەر کەسێک هەر کەسێک دەرمانێک گرانتر بفرۆشێت لەو نرخەی کە لەسەر ستیکەری دەرمانەکەدا هەیە ئەو کاتە توژی سزای یاسایی زۆر تون دەبێتەوە بەڵام ئەمەش گرنگترین خاڵ لێرە بۆ کۆنتترۆلکردنی بۆ یەکسانکردنی نرخی دەرمان لە هەموو دەرمانخانەیەک بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیەکە سیستەمێکی گشتگیر لە هەموو دەرمانخانەکان سابت بکەین کە ڕاستەخۆ ئەو سیستەمە ببەسرێتەوە بە وەزارەتی تەندروستی و لە پلاندایە لە ماوەی نزیکدا ئەو سیستەمە لە گشت دەرمانخانەکان بڵاو بێتەوە و هەر دەرمانێک کە داخلی دەرمانخانەکە دەبێت لەو سیستەمە نرخەکەی لەلایەن کوالیتی کۆنتترۆلەوە کۆنتترۆل دەکرێت. زۆر بەڕێز دکتۆر محەممەد ڕەشید بەرپرسی چاودێری بازاڕی دەرمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس کە لەگەڵمان بووی بە هیوایەوەی بازاری دەرمانەوە ئاماژەت پێکرد لەژێر کۆنتترۆلدا بێ هەم لە ڕووی نرخ و هەم لە ڕووی کوالەتی دەرمانەکانەوە